کۆبوونەوەی لە دوای واژۆکردنی ڕێکەوتنی نێوان هەر سێ وڵات واتە تورکیا، سوید و فینلاند لە ئیسپانیا لە بەدیارکراوی لە مەدرێتی پایتەختی ئیسپانیا بۆ ئەوەی کە پێشتر تورکیا ڤیتۆی هەبوو لەسەر بەندابوونی ئەم دوو وڵاتە لە هاوپەیمانی ناتۆ. ئەوە بڕیارە کا کۆبوونەوەیەک ئەنجام بدەن لە چەند ڕۆژی داهاتوودا ئەم سێ وڵاتە بۆ گفتوگۆکردن و چۆنەتی جێبەجێکردنی ئەو خاڵانی کە لەسەری ڕێکەوتون لەناو ڕێکەوتن نامەکەدا هەبووە. دیارە زۆر باسی لەوە یەکێک لە بابەتەکان کە تایبەت بوو بە ڕێکەوتنەکەیان ئەویش پرسی کورد بوو و هەروە چالاگوانان بوون کە لەو دوو وڵاتەدا نیشتەجێ بوون و گەڕانەوەیان بوو و ڕادەستکردنەوەیان بوو بە تورکیا. لەسەرم بابەتە میوانێک دەبێت تا چەند ڕێکەوتنەکان و سەفقاتە سیاسیەکان لەسەر پرسی کورد و هەروەها لەسەر بەرژەوەندیەکانی کورد دەکرێت بەبێ کورد خۆی لە نێو ڕێکەوتن و سەفقاتە سیاسیەکان دابێت. گفتوگوێم بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز عەلی زاڵۆ کە بەڕێزیان شارەزای کاروباری تورکیا و ئەوروپان چاودێری سیاسین ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منە. کاک عەلی سپاس بۆ ئامادەبوونت. سەرنجی ئێوە لەسەر ئەم کۆبوونەوەی چیەکەوا بڕیارە لە ڕۆژانی داهاتوو لە نێوان ئەم سێ وڵاتەیە ئەنجام بدرێت؟ پێشێکی هەر بەریا هەر تشتی ئێوە باسی ڕێکەوتنەکە کرد. ڕێکەوتنەکەدا نەوتراوە کۆ ئێمە فلان کەس ینی ڕێکەوتنەکەدا بەس ئەوە هاتیە پێی بە کاتیا بەکارانین هاوکاریکردن دووارەی دژی تێرۆر بەرامبەربوونەوەی تێرۆر. دەمافومی تورکیادا تێرۆر چییە؟ شتێکی دیکە دەمافومی وڵاتانی یەکێتی ئەوروپا و سوید و فینلاندە شتێکی دیکە. لە مەفهومی تورکیا تیرۆر چییە؟ مەفهومی تورکیادا تێرۆر ئەوە کوردن ڕێخستنەی کوردین کە ئەوین لە دوو پارچەی کوردستان ئیش دەکەن، یەک لەوان باکووری کوردستان، یەک لەوان ڕۆژاوای کوردستانە. دەمافومی تورکیادا ڕێخستنەی کۆ هەموو دە ئەو پارچانادا ئیش دەکەن تێرۆریستن کە ئەوی کە تایبەتی چالاکن دووبارەی لەشکەری، دووبارەی سیاسی، دووبارەی ئابووریدا. دەمافومی تورکیادا ئەمانە تێرۆریستن. بەس دەمافومی وڵاتانی یەکێتی ئەوروپادا و تایبەتی سوید و فینلاندادا ئەمانە ڕێخستنەی تێرۆریست نین. کە حتا تا ئێستاش یاسای فینلاندا و سویدی دەژێ تەنانەت پەکەکە وەک ڕێکخراوێکی تێرۆریستی ناتێ بە نافکرد. باشە ئەی بۆچی ڕێکەوتن لە نێو ڕێکەوتنەکانیان وەکو خۆیان باسییان کردووە یەکێک لە داواکانی تورکیا گەڕانەوەی ئەو چالاگوانانەیە کە لە سوید و فینلاند داژین. ئەخر ئەم خاڵی ئێستا واتای ئەوە نییە کەوانژ ئەترافیان بۆ کردبێت کە تورکیا چۆن کورد تۆمەتبار دەکات بەوەی کە تیرۆریستن ئەوانیش دانپێدانانیان بەوەیە کردبێت کە کوردان وەکو تیرۆریست ببینن. زانی چۆنە ئەمە بەڕاستی خاڵێکی ناکۆکە زۆر ناکۆکە بڵێ بۆ چی پێم وتنیان کە مەفهومی تێگەشتنی ئەم دوو خاڵە تێرۆریزمدا جیاوازە. لەبەر ئەوە یەک شوێدا بتوانن هاوکاری یەکتر بکەن ئەگەر ئێمە بڵێن یانی ئەو کاتە لە گۆر تورکیا بات دەبێ سوید و فینلاند هەموو یاساکانی خۆی بگۆڕ هەموو پەیمانێ ناودەوڵەتی هەنە کۆ رووسیا فینلاندا و سوید ئیمزان کردە واژۆ کردووە کۆ وەک وڵاتانی دیکە کۆ هێزین ئۆپۆزیسیۆن لە ناوە وڵاتی خۆدا بپارێزن ئەوەنێک لە ژێژ خەترێنە هەموو بگۆڕە. یعنی دەبێت کە ئەو هەردوو وڵات خۆ دەناوە یەکێتی ئەوروپادا وەک لانگی دیموکراسی ئەزانن. یعنی شتێک تورکیا داوان لێیان دەکات کۆ بەڕاستی شتێکی ینی دەمافومیاندا نای جێبەجێکردن. باش لەبەرکو تا ئێستا تورکیا لیستەیەک ئەشکرە نەکردیە کۆ چەند کەسن هەژماراوان کێن ئەمانە چ کەسن لەبەرکو دە سوید لە فینلاندیا تەنیا کوردەکانی باکوور نین کە ئەوی لایەنگری پەکەکە دەکەن ئایان لایەنگری حەزبەکانی ڕۆژاوای کوردستان دەکەن لەبەرکو خەڵکەکانی دیکەش تێدا خەڵقی باشووری کوردستان تێدا خەڵقی ڕۆژهەڵاتی کوردستان تێدا ئەمانە هەموو ئایا لە گۆڕ یاسای تورکیا ئەمانە ینی تورکیا هەموو دەبێت ئەمانە فینلاند و سویدی ئەمانەش تەسلیم بکات. یعنی لێرەداش نەزاڵاریەکەیە خۆ ئەو کەچا پارلامنتارای سویدە باکووری نییە بەڵێ خۆ ئەمەوە باکووری نییە خەڵقی ڕۆژهەڵاتی کوردستانە لەبەر ئەمانە هەموو خاڵی ناکۆ کرد. کەواتە کاریگەری ئەم ڕێکەوتنە چی دەبێت و هەروەها دەزانین لە نێو هاوپەیمانی ناتۆیە وڵاتانی دیکەشن پێویستە ڕەزامەندیان هەبێت لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ کە وڵاتێک داوایەکە یاخود لە بەرژەوەندی وڵاتێکە. ئەم ڕێکەوتنە چی دەهێنێتە ئاراوە کاریگەری لەسەر پرسی کوردیش چی ئەبێ؟ تا ئێستا ئەگەر ئێمە سێری
ئەم ڕێکەوتنە دووارێ سیاسەتی یا ڕێال یا دوالیدا بکەن ناودەوڵەتیدا بکەن کۆ چش بۆ سوید بە چش بۆ وڵاتانی ئەندامانی ناتۆ بە حقەتەن خاڵێکی بەس تەنیا فشارە بۆ سەر رووسیا ینی وار خاڵێکی زۆر 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 استراتیژی و جۆپۆلیتیک نییە کۆ ئەوێک تورکیا ئێستا ئەم خاڵە ئاوا گەورە ئەکە بژینەتەوە و کۆ ئێمە قبول ناکەن ئێمە ڕوبڕووبوونەوە دەبنەوە ئێمە ئاستانگی لەبەر ئەمە دروستیەکەن من تەسەور دەکەم کە ئەم هەڕەشە و شارانە فشارانە زیاتر نسبەت بۆ تورکیا بۆ ڕای گشتی ناوخۆیە بۆ هەڵبژارتنی داهاتوو بۆ ئەردۆغانە ینی بڵێن بۆ شتێکی وا گرنگ نییە کۆ بتوانێت وەکو مزایدێکی سیاسی بەکارهێنێ دەم بابەتە بزابەت وەک مزایدەیەکی سیاسیە زیاتر بۆ بێدانکردنی ئۆپۆزیسیۆنی هێزی ناوخۆ ئەوی کۆ ڕەخنە لە سیاسەتی دەسەڵاتی ئاک پارتی ئەگرێتەوە ئەڵێ کاکە ئێوە تا ئێستا هەڵا بوونە واز لە ئەم هەڵەکانی خۆی بینن و با وارە جارێکە دیکە سیاسەتی خۆمانی ناودەوڵەتیە تێدا بچن و جارێکە دیکە نزیکبوونێکی دیکە لە چ لە دراوسەکانی خۆمان بە چ لە ئاوڵاتانی ئەوروپا ببە هەتا ڕخنەیەکی دیکەش هەیە ینی هەرچەندی ئەم دەنگێکی دیکەش هەیە ئەم دەنگا تورکیادا لاوازە پێیان دەڵێن کاکە با زیاتر نزیکی رووسیا نەبن با زیاتر نزیکی وڵاتانی کۆ ئاونین لەگەڵ ڕۆژە ئاوان ناکۆکم با زیاتر نزیکی ئەوانە نەبن لەبەرکە ئەوانە تا ئێستا بۆ ئێمە شتێکی بەرهەم نهێناوە لێ ئەردۆغان دە ئەم سیاسەتە خوددا زۆر زۆر بڵێن بەرەنگاری لێ ئەکات نمونە باسی بکەن کۆ ئەوەش ببە یەکێک تاواکارەکانی پەیوەندی بە ئەم شت و جم و جۆڵاوە هەیە دوای کۆبوونەوەکەی ئەردۆغان و پوتین ئیە سۆچی دوای 4 سەعات کۆ ئەمڕۆ هەواڵک بەڵاو بووەتەوە ئەڵێن ئامادەکاری تێکرێن کۆ بەشەر ئەسەد و ئەردۆغان بە پەیوەندێکی تەلەفۆنی ئەنجام بدەن ئەماش بە خودی تێواتەیەک و سیاسەتی تورکیا کە دڕۆژەڵاتی ناوەڕاستە شکستنێکی گەورە خواردووە نمونە ئەوەژێ دشەڕێ فلستین و ئیسرائیلەکاندا ئەمە چەند هەفتەیەکە چەند ڕۆژەکە دەبورێت تورکیا ڕۆڵێکی ناوێنکار نبینی ئەوە حتا بێدەنگژمە کێ ڕۆڵەکەی بینی و مسر ئەمە لاوەزی ڕۆڵی دەسەڵات و هەژمونی تورکیا کۆ پێشتری ژێ ئەردۆغان هەموو ڕێخستنی فلستینیەکان حماس بە ئەوین دیکێ بە هەموو لە ئەنقارە ئۆفیسیان کردبوون خۆیان بەرەنگار بوونەوەیکی سەخت مافەکانی گەڵی فلستینیان دەزانی بڵێن بڵێ کاک عەلی دەمەوێت بزانم ئەگەر پرسێکی لەم جۆرە تورکیا و ڕوژانی و مەبەستم چالاکوانانی کووردە هەڵوێستی کورد و دەزانی حیزبی سەرەکی و گرنگ هەیە لە هەرێمی کوردستان لە پارچەکانی دیکە لە باکووری کوردستان ئەبێ ئەوان هەڵوێستیان چی بێت لەسەر پرسێکی لەم جۆرە کێ پشتیوانی کورد ئەبێ خودی خۆی شتێکی دیکەش ئەم سیاسەتی تورکیا حقیقەتە بکو پێشکۆ ئێمە وەڵامی ئەو پرسیارانەی نابش بدنەوە کە تورکیا خۆی چەندیش وڵاتانی ئەوروپا خۆی دوور بکە دە حقیقەت دەڕواڵی ڕیال پۆلیتیکداش بۆ ئێمە کورد شتێکی زۆر هەنگاوێکی ئەرێنیە واتە پاڵپشتی وڵاتانی ئەوروپا لە دەستە تورکیا بەزابەت بۆ زیاتر بۆ کورد ئەو کاتا پاڵپشتانی یەکیتی ئەوروپا زیاتر دەبێت ها کورد دەبێت لە ئەم ناوخۆدا چی بکە کۆ زیاتر هەنگاوی دیموکراسی بینێت دیموکراسی کۆ چۆن نەبگ قسە بە عملیان دە پراتیکیان ئێمە هەنگاو بە پێشەوە بینن چ لە ڕۆژاوای کوردستان بە چ لە باشووری کوردستان بە بۆچی ئەم هەنگاوە جدێنراوە بۆچی تا ئێستا کورد یعنی ڕێکەوتنێکی وهاینێ لەگەڵ وڵاتانی دیکە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانیان بۆ پاراستنی ڕەشەڵەکی کورد خاکی کوردستان بە هەر چوار پارچەکەوە دیارمە بەسمە ئەم هەنگاوە جددیە بۆ دەرراوە زانی بۆچی ئەمە تۆزێک پەیوەستە بە خەباتی کورد زیاتر گرنگی نەدەوە بە ئەم شتانە بە حقەتەن دیاسپۆرای کورد لە دەروەژە ئەم ساڵی دوای تۆزێک لە ناوەندی بریارەکانی وڵاتانی یەکیتی ئەوروپادا جێگای خۆ دەگرن گەنجەکانمان خەریکە وردە لە ئەم وڵاتانە پێش دەکەون ئەماژ لەبەر ئەوە چی لە هۆکاری ئەماژ پێم بوتن ینی سەبەبەکەی ئەوەیە و تێگەشتنێک
ئێمە نییە دوایمیژی کۆ ئێمە تا ئێستا ئەو دەرفەت پێمە نەدراوە زۆر کۆ ئێمە بتوانم بەڕاستی کرداوە بەر بە پێشەوە بڕۆمدا ئەم بوارانادا. باشە وەزیری دەروی تورکیا لە نیترین لێدوانیدا باسی لەوە کردووە کە ئەوان درێژە بە فراوانخوازیەکانیان ندەن دیارە هەر لە لێدوانەکەیشدا باسی لەوە کردووە کە ئەوان ڕوبەڕووی تیرۆر دەبنەوە هەم لە تورکیا و هەم لە باکووری سووریا ینی ئەگەر باسی لە عێراقیش کردو بە هەمان شێوە لە باکووری عێراقیش ینی ئەگەر تورکیا بەرداوام لە فراوانخوازیەکانی و بۆ سەرکوتکردنی کورد لە سووریا و لە عێراقیش کە دەیکا ئەمە بە پشتیوانی وڵاتانی ناتۆیکە تا ئێستا تورکیا ئەوی کردوویەتی بێگومان پشتیوانی وڵاتانی ئەوروپا و ناتۆ بووە کۆ لە دوای ئەمامە شتێک ئێستا ئەردۆغان دەکە ئێستا بە پشتیوانی رووسیاکە تورکیا زیاتر ئێستا یەک ڕێگایە بە تورکیا دەدات تا خاصەتەن لە ڕۆژاوای کوردستان زیاتر کورد سەرکوت بکێتەوە هۆکاری سەرەکی ڕووسە ئایا ئەم دواوە رووسیا وڵاتانی ئەوروپا چەندی یە ڕێگا بدەن تورکیا ئەم درێژە بدە بە ئەم سیاسەتی خۆی لە هەرسێ پارچەی کوردستان یە دیار ببە لە بەرچی کە تورکیا تا ئێستا نەبووە وڵاتێکی پاڵپشتێنەری سیاسەتی دەروەی وڵاتانی ڕۆژئاوا خاصەتەن ئەم 20 ساڵی ڕابردوو تورکیا زیاتر بووە ئاستەنگ نەیشتووە هیچ سیاسەتێکی وڵاتانی ڕۆژئاوا لە چ لە خۆڵاتی ناوەڕاستەوە چ لە بڵێن لە ئاسیا بە لە ئاسیای ناوەڕاست بە چۆن یانژ لە باکووری ئافریقا بە کە تورکیا زیاتر ئەم پرۆسەیەدا بێ ئاستەنگ هەرچەندیژە خۆی بەسەری خۆی زۆر تشتی نەکردووە بە ڕازەماندی ئەمریکا و چەند وڵاتانی دیکە کردووە بریتانیا کردووە بڵێم نەبووە کارتێکی بەڕاستەقینە کە بتوانە سیاسەتی ئەم وڵاتانە لە ناوچەکەدا جێبەجێ بکە ئاماژە بۆ خۆی دڕوویەکدا بۆ کورد باشە تا شتێکی دیکەشە تا ئێستا ناوان ناتۆدا دەنگوویە کەکۆ دەبێت ئیدی ئێمە تورکیا لە ئەندامەتی ناتۆ دەربکن یعنی تورکیا زیاتر نەوەک وڵاتێکی ئیدی بۆ ئێمە هەوکارە بارە لەسەر شانی ئێمە بارە ئێستا ئەنجامی ئەم کۆبوونەوەی نێوان تورکیا و رووسیا و فنلەندا بەکوێ دەگات ئەنجامەکەی چێگێت من تەسەوەر دەکەم لە گۆر تیبینیە من ئەنجامێکی بۆ تۆی نابێ بەرچی هۆکارەکەی پێوتم کۆ لە مافومی یەکیتی ئەوروپادا تێرۆریزم جیایە مافومی تورکیایدا و دەسەڵاتی ئەردۆغاندا تێرۆریزم جیە لە گۆر ئەردۆغان ئیسلامیەکی تونڕە و تێرۆریست نییە لە گۆر ئەوروپیەکی ئیسلامیەکی تنڕە و تێرۆریستە یعنی نەکتەگە مەسەلەی کووردە ئەگەر ئێمە ئەما بگرن بەرچاو لە هەموو ڕوویەکدا ئێمە کاتی کورد سێری مەسەلە بکن شتێک تورکیا ئەڵێت شتێک یەکیتی ئەوروپا ئەڵێ خاصەتەن بە شتێکی دیکەی ژواک نمونە لێرەدا بینم کاتی کۆ یونانستان ژ ئەندامەتی ناتۆ دەرچوو جارەکە دیکێ گەڕەوە هەمان تورکیا هەمان سێناریۆ دووبارە کرد بەس دەرئەنجامەکەی چی بوو دیسا یونانستان گەڕەوە ناوە ناتۆ یعنی لەبەر ئەوە شتێک ئێستا ئەردۆغان و بڵێن ئەکاتەوە من تەسەور دەکەم ئەنجامێکی ئەرێنی نابێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عەلیزاڵۆ کە بەڕێزیان شارزای کاروباری تورکیا بوون و هەروەها ئەوروپاش ڕاستەوخۆ لێر لە ستۆدیۆ میوانی من بوون مادوو نەبن سپاس بۆ ئامادەبوونت دیارە من تۆر بابەتێکی دیکەشمە بێت کە ئەمڕۆ تشکی دەخەمە سەر پرسی پرۆسی سیاسی عێراق حیزب سیاسیەکان دیارە سەدر داوا دەکات کە دووبارە هەڵبژاردنەوە لە شەقامی عێراقی لە عێراقدا ئەنجام بدرێتەوە لەگەڵ ئەوەی کە حیزب سیاسیەکان تا ئێستا بێدەنگن ناو بەناو لێدوانیان دەبێت لەسەرم بابەتە لە نوێترین لێدوانیشدا کە لە تویتەر ببوونی دەی محەڕەمە و نووری مالیکی بڵاوی کردوێتەوە وەکو وەڵامدانەوەیەک بۆ مقتەدا سەدر باسی لەوە کردووە کە بەبێ کۆبوونەوەی پەرلەمان ئەنجومەی نوێنەرانی عێراق هەڵوەشانەوەی پەرلەمان ئەنجام نادرێت وەکو وەڵامدانەوەیەک لە بەرامبەریشدا سەدر تویتێکی تری هەرەمڕۆ بڵاو کردوێتەوە باسی لەوە کردووە کە ئەوان ڕێگە نادەن گەندەڵکاران فەرمانڕەواییان بکەن لەسەر پرسی ئەم شڵەژانە سیاسیانەی عێراق دەمەوێت ڕای حیزب سیاسیەکان لە هەرێمی کوردستانیش بزانم ئەوان ڕایان چییە لەسەر پرۆسە سیاسیەکان و لەسەر ئەگەری دووبارە هەڵبژاردنەوە
چ هەڵوێستێکیان دەبێت و چ کاریگەریەکی لەسەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراقش دەبێت. من میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم. میوانەکەیشم بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد عزیز کە بەڕێزیان شارەزان لە کاروباری عێراق ڕاستەخۆ بەڕێگەی سکایپ لە هەولێر و میوانی منە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. جنابتان بەشداری کۆبوونەوەی پێشترتان کردووە لەگەڵ جنین پلاس خارت و ئەبێ بە شێوەیەکی گشتی بزانم حیزب سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا ڕایان چییە لەسەر داواکەی مقتەدا سەدر بۆ هەڵبژاردنەوە لە عێراقدا؟ ئەنای خۆی بەخشندە بەڕێستان بۆ ڕاستکەمە من بەشداریم نەکردو لە کۆبوونە براسخاردە من و کە شارەزایەکی بواری کاروباری عێراق قسە دەکەم کە سپۆری خۆمە کە لەو بوارە قسە دەکەم بۆ کەسێکی ئەکادمی یعنی هیچ وا دەکات لە بواری کاروباری سیاسی عێراق. ئەلبەتە بارودۆ شێوازێک شڵەژاوە پلاسخارد بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق داوتۆ دەکات پلاسخارد ئێستا کە نوێنەرێنەوە کەوتەکانە لە عێراق وەکو کەسی بڵێ بەخەم بۆ بارودۆخی سیاسی عێراقی دەکاوە لەگەڵ لایەنە سیاسەکانی هەم عێراق بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق و هەروەها هەم هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی کە دەبینرێت لە هەوڵەکانی پلاسخارد لە ناوەندە سیاسی عێراقیەکان بەڕاستی حەزەکەم بە ڕوونی ئاشکرایی بڵێم کە چارچێوەی هەماهەنگی زۆر مرتاح نین بە هەنگاوەکانی پلاسخارد. ئەوەی کە مرتاحە و ئەوەی کە خۆشحاڵم خۆش و هەستەکان کە پشگیریەکی نێودەوڵەتی یا پشگیریەکی نەتەوەی کردەکانان هەیە بەلای کەمەوە پێش پلاسخاردە. بەڵام بە پێچەوانەوە چارچێوەی هەماهەنگی و ئەو لایەنانەی کە زۆر بەم هەنگاوانەی بابنە پلاسخارد دڵخۆش نین وا دەزانن ئەمان ئەم هەنگاوانە بە جۆرێکی قدر و هاوپەیمانەکانێتی. باشە بۆچی لە عێراقدا هەنگاو نانرێت بۆ سازانێکی دیکە ئەوەی کە دەبیندێت زۆر باز لەو دەکرێت کە زیاتر بەرژەوەندی حیزبی پێش بەرژەوەندی گەل و شەقام کەوتووە و دەشێت کێ بێ ئەو کەسێک کە کۆکەرەوەی ئەم حیزبە سیاسیانە بێ؟ ئەلبەتە لە عێراق ئێستا قسە و باز لەسەر هەڵبژاردننی پێشوەختەیە و بە هەموو لایەنەکانیانەوە واتە بە سەدر کە داوای کردووە پەرلەمان هەڵبۆشێتەوە انتخاباتێکی پێشوەخت بکرێەوە هەروەها بە چوارچێوەی هەماهەنگی و سونەکان و ئەمانە خۆشحاڵن بە ئەنجامدانی هەڵبژاردنێکی پێشوەخت. بەڵام میکانیزمی ئەمە جیاوازە وەکو لە بەسەرەتای بەرنامەکەشا تۆ ئاماژەت پێ کرد کە مالێکی وای وتووە کە هەموو شتە دەبێت بە پەرلەمانە تێپەڕ بکەوە مقتەدا سەدریش لە وەڵامی ئەوەدا و توێتی کەم گەندەڵکارە نابێ حکم و حاکمی عێراق بن. ئەمانە بەڕاستی کۆمەڵێک ئیشکالیاتی میکانیزمین نەک ئامانجەکەی. بەواتایەکی تر ئەتوانین بڵێن سونە و شیعە لەسەر هەڵبژاردننی پێشوەخت یەکدەنگیەکیان هەیە کۆدەنگیەکیان هەیە هەنێکیان باشکرا ئەمایان دەربڕی و هەنێکیشیان وەکو مەسەن حەلبوسی یەکسەر ئاماژەی بۆ کرد کە پشتگیری داواکەی سەدرەکەوە هادی عامری وتی ئەمە دەرچەیەکی باشە حەیدەر عەبادی وتی ئەمە پشتگیری سەدر دەکا. بەڵام میکانیزمەکەی کە ئەوەی کە دەنگێکی با بڵێن جیاوازە لە سەدر ئەوەیە کە ئەم مالێکیە مالێکیش پێم وانە کە من شتێکیش دەربارەی ئەو نووسیوە شتێکی جیاوازی وتی بێ کە جیاواز لە هەڵبژاردننی پێشوەخت ئەو دەڵێ دەبێت هەموو هەنگاوەکانی هەڵبژاردننی پێشوەخت گۆڕانکاری سیاسی گۆڕانکاری لە دەستورە بە پەرلەمانە تێپەڕ بێت. ئەمە شتێکی حتمیەوە تا ئەگەر سەدر هەموو لایەنەکانیش کۆک بن لەسەرەوەی کەوا بچنە ناو هەڵبژاردنێکی پێشوەخت دەبێت پەرلەمان بڕیاری ئەوە بدات کە پەرلەمانێکی پێشوەخت ئەی دەستور لەسەر ماڵێکی لەسەر دووبارە هەڵبژاردنەوە دووبارە هەڵبژاردن وتم ئەم کاریگەری ئەم دووبارە هەڵبژاردنەوە دەبێت لە دوای ئەنجامی ئەگەر وا پرسیارەکەم وەرگرت بێت کە تۆ باسی لەوە دەکەی کاریگەری دووبارە هەڵبژاردنەوە چۆنە. دووبارە هەڵبژاردنەوەی ینی هەڵبژاردننی پێشوەخت نەک دووبارە هەڵبژاردننی پێشوەخت بۆ پەرلەمانی عێراق هەڵبژاردنێکە کە دەبێت پەرلەمانە تێپەڕ بێت بەر ئەنجامەکانی کاریگەریەکان لە دوای ئەنجامەکان دەردەکەوێت. ئێستا لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی کەوا بگەنە ڕێککەوتنێک بۆ ئەوەی کەوا ئەن هەڵبژاردنێکی پێشوەخت بکەن دەبێت ڕێککەوتنێکی پێشوەختیان هەبێت اینجا بڕۆنە ناو پەرلەمان و ئەم ڕێککەوتنە بە شێوازێکی دەستوری بە شێوازێکی قانونی بە شێوازێکی ڕێچکەوی یاسا قانونەکانی خۆی بگرێتە بەر اینجا بێتە ئەرزی واقعەوە ئەو شتێک نیە سەر بڵێن حەلی پەرلەمان کراوە پەرلەمان هەڵوەشاوێت انتخاباتی کێ انتخاباتە بکات بە چی یاسایەک دەکرێت
میکانیزمەکەی کەی ئەم بڕیارە دەدرێت کێ توانای هەیە ئەم بڕیارە بدات کێ توانای هەیە هەر لە دەسوورە هاتووە کە نیوەزایدنێکی پەرلەمانە بێ دەنگ لەسەر داوایەکی لەسەر سێ ئەندامانی پەرلەمان بۆ ڕۆژانەوەی پەرلەمانی ئەوەتانە سەر ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێستا کاربڕێکەرە ناتوانێت ئەو داوا پێ کابەتە لابد دەمین و دەبێت پەرلەمان کۆبێتەوە بۆ جێبەجێکردن داواکەی سەدر واتە مادێکی کە دەڵێت دەبێ پەرلەمان کۆبێتەوە بۆی کابرا لەسەر هەڵبژاردنەکەمدا ئەمە شتێکی تەواو دروستە ینی شتێک نێکە بڵێ شتێکی جیاواز بێت لەوەی سەدر بەڵام لە میکانیزمی شێوازی داواکردنەکەی مالێکی وا دەردەکەوێت کە شتێکی پێچەوانەی ئەوەی سەدری وتبێت سەدر دەڵێ پەرلەمان هەڵبۆشێتەوە ڕێگاکانی هەڵبژاردنەوەی پەرلەمان بە پەرلەمان خوایە واتە دەبێت دانیشتەکانی پەرلەمان دەست پێ بکەنەوە بەڵام بە سەدر ناوێت کۆبوونەوەکانی پەرلەمان بکرێت تاکو ئەوەی کە لایەنەکان زەمانەدەن بەوەی کە فعلەن پەرلەمان هەڵبۆشێتەوە هەڵبژاردنێکی پێشوەخت ئەنجام بدرێت. باشە کۆمەڵی دادگەری لەسەر ئەم هەڵبژاردنە چی دەڵێت؟ ڕاستە بەڕێ سەرۆکی کۆمەڵی دادگەری بۆ کاروباری سیاسی بەڵام من لێرە نیم بۆی کەوا هەڵوێستی کۆمەڵی دادگەری بڵێم زۆر جار دکتۆر چاودێرانی سیاسی مامەڵەیەکیان هەیە جۆرە گفتوگۆیەکیان هەیە لەگەڵ تەواوی حیزبەکاندا شەردنی هەر لە ناوخۆی حیزبی خۆیاندا بێت لەنە لەگەڵ حیزبەکانی دریشە گفتوگۆ دەکەن ڕابچوونی یەک بەردەگرن بەپێی ئەو گفتوگۆیان یاخود خۆش شەرد نییە وەکو وتەبێژی حیزبەکە یاخود بە ناوی حیزبەکەەوە هێندەی هەبێت تا چەند لە بەرژەوەندی هەرێمە و کۆمەڵی دادگەریش هێندەی باسی لێوە کرابێت لەسەر ئەم هەڵبژاردنە هیچ هەڵوێستێکیە هیچ دەنگێکی هەیە خۆی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەشێکن لە پرۆسی سیاسی عێراقی و بەشێک دەبن لەو هەڵبژاردنە پێشوەختەی کە دەکرێت ئەوەی کە من زانی بێت مزانرا بێت کە لە وتەبێژی کۆمەڵ دادگەری و دەرسوو بێت و قسەی لەسەرکرد بێت لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختدان و هەڵبژاردننی پێشوەختی بە بەرژەوەندی کۆمەڵ دادگەری دەزانرێت لەبەرەوەی کە لە هەڵبژاردننی پێشووتردا بە 2020 مانگی 2021 مانگی دەکرا ئەو بوو کە فعلەن بارودۆخی کاتە پێشەوە کە میکانیزمی هەڵبژاردنەکە جۆرێکی تر بوو ئەو جۆرە لە هەڵبژاردنە وای کرد کە فعلەن پێگەلانە سیاسەکان بە جۆرێکی تر بوو لە بەغا بۆیە کۆمەڵ دادگەری لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختەوە بۆ چارەسەری بارودۆخی سیاسی عێراقی دەزانانی ئەڵبەتە لایەنەکانی تریش مەسەن بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵەوە بوو لە سکرتێری حیزبەکە ڕایگەیاند کە ئاسان نابێت بۆ سەدە بەڵام دوای پەشیمان بوویەوە لە قسەکە و تێمە هەڵوێستێکی کەسیە سیاسی نییە بەڵام پێم وایە پارتی دیموکراتی کوردستان وەکو هاوپەیمانێکی پێشووی سەدر لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختدا بێەوە چونکە سەدر تەقریبی کردووە چونکە سونەکان یەکسەر پشتگیریان کرد بە هەمان شێوەیەکانی تریش باشەوەی ئیتارە یەکێتنیش بەشێکە لە ئیتار بەشێکە لە ئیتار چاچەوەی ئەمانگی واتە هەڵوێستی ئیتار هەڵوێستی هەموو لایەنە سیاسەکانە دوجار ئەگەر بێت و مالکیش لە چوارچەوەی ئیتاردا هەڵوێستی ترێ پابند دەبێت بە بڕیارەکانی چوارچەوەی هەمانگی بۆ هەڵبژاردننی پێشوەخت باشە هەڵبژاردننی پێشوەخت چییە گۆڕێ لەوانێ زۆربەی هاوڵاتیان سە چاوەڕێم گرێ کوێرێ بندیسان هەڵبژاردننی پێشوەخت چی دەگۆڕێ لە پرۆسە سیاسیەکانی عێراق و دەشێت گۆڕانکاریەکان کە جەنابیش باسی لێوە کرد و زۆربەی حیزبەکان و سەدریش باسی لێوە دەکا خۆی لە چیا بینێتەوە لە کارکتەرە سیاسیەکانە لە کورسی و ڕێژەی دەنگدانە لە نەزاهی و پاکی لە هەڵبژاردندا ئەو گۆڕانکاری کە دێتە پێشەوە دەشێت چی بێت ئاسانترێ بێت بۆ پێگەێنانی حکوومەت خۆی یەکێک لە گۆڕانکارەکانەوەی سەدر دێتەوە ناو پەرلەمان یعنی سەدر دوای ئەوەی کە 73 پەرلەمانتاری خۆی کشاندەوە لە پرۆسە لە پەرلەمان یەکسەر دوای ئەوە وەکو زانرا لە لایەنە سیاسیەکان و لە قیاداتی سیاسی با بڵێن عێراقی کە سەدر پەشیمان بۆ لە هەڵوەستەکەی بەڵام تازە چارێ نییە شتەکە ڕۆیشت یەکێک لە گۆڕانکارەکانەوە کە سەدر دێتە ناو عەمەلەکە و بەشدار دەبێت و ئەندا پەرلەمانی دەبێت ئەمە خاڵێکی تر ئەوەیە ئایا بەچی ئاسایەک ئەم هەڵبژاردنە دەکرێت بۆیە وتم لەسەرتاوە میکانیزمی ئەنجامدانی ئەم هەڵبژاردن دەبێت پەرلەمانە تێپەڕبێتە پەرلەمان دووبارە دانیشێتەوە دەست بە دانیشتەکانی و بکات بزانێت ئایا ئەو یاسای هەڵبژاردنی کە هەڵبژاردننی ڕابردووی پێکرا فعلەن ئەتوانێت هەڵبژاردننی پێ بکرێت بە هەمان شێوەیە هەموار دەکرێتەوە پێم وایە لایەنە سیاسیەکان داواکاری هەموارکردنی یاسای هەڵبژاردننی پێشویان هەیە کە هەڵبژاردنەکەی پێکراوە بۆیە لە کاتی گۆڕانکاریکردن لە یاسای هەڵبژاردنەکەدا لە هەمواری یاساکە کاریگەری دەبێت لەسەر ڕێژەی
کورسەکانی لایەنە سیاسی مثلەن شەر نییە بە هەمان شێوە بێتەوە بەڵکو لەوەی هاوپەیمانەتی نوێ بێتەکایەوە بەڵکو حیزبە سیاسەکان بە جۆرێکی تر بە باشتر بێنە مەیدانەکەەوە و جواتر لە یاساکە تێبدەن و بە ماڵێکی باشتری دەکات چونکە دەبیرمان نەچێت یەکێک لە هەڵەکانی بەشە لەلایەنە سیاسەکان لە هەڵبژاردننی ڕابردوو بریتی بوو لە نەزانینی چۆنەتی پراکتیزەکردن لە پراکتیزەکردنیان یاسایە و نەتوانین چۆن مامەڵەی لەگەڵدا بکە بۆ نمونە بۆ دەڵێم ئیتاری چوارچێوە بڵێم چوارچێوەی هەماهەنگی کە شیعەکانن لە بەرامبەردا کە سەدر هەبوو سەدر لە بازنەکانە یەک کاندیدی پێشکەش دەکرد بەڵام چوارچێوەی هەماهەنگی چەند لایەنێکی جیاواز بوون لە بنکەیەکە چەندین کاندیدیان هەبوو بۆیە دەنگەکانیان پەش و بڵاو دەبوو لە نێوانەدا جەماعەتی سەدر دەردەچوو بۆیە ئەو یەکێک لە هۆکارەکانەوە بوو کە ئەو دەگە زیادێنە بۆیە ئەم جارەیان لەوە چوارچێوەی هەماهەنگی بە هاوپەیمانەتێکی نوێ بچێتە ناو هەڵبژاردنەکەەوە و بتوانن دەنگەکانی سەدر کەم بکەنەوە یان بە شێوازێکی پێچەوانە سەدر ئەم مدەی کە توانی شەقام بجوڵێنە دووە خەڵکی زۆری لەگەڵا بوو لە شەقامە بتوانێت کورسەکانی خۆی لە 73 بکە بە 93 83 100 زیاتر 75 یان بە شێوازێکی تر یان لایەنە سیاسی بە هەمان شێوە ئەوانش مەسەلەکانی لە سەرەکانی ڕێژەی دەکانیان ئەوان ئەو پێش ئەوەی کە هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت ئەگەر تۆ بێت و بزانیت کە ئەنجامەکەی چۆن هەڵبژاردن نیە بەڵکو دەبێت دکتۆر باسی ئەگەری سێهەمە نەکردەوەیش متمانەی هاوڵاتیانە خەڵکی عراق متمانیان بە هەڵبژاردن و حیزبە سیاسیەکان ماوە دەنگدانی پێشوو لە دەیدەی 2021 کە کرا بەشێکی زۆری هاوڵاتیانی عراقی بایکۆتی سندوقەکانی دەنگدانیان کرد ئەمەش ئەگەرێکی وارد دنیە کە ئەم جارە تەوەقوعەکان و پێشبینیەکان چاوەڕوان نەکراون بە شێوەیەکی گشتی گەلی عراقی هەموو پرۆسە سیاسیەکان بایکۆتکە دەنگ نەدەن پێم وان نییە بە کولی ئەمە بێتەکایە واتە هیچ کەسێک نەچێت سەر سندوقەکانی دەنگدان بەڵێ ڕێژەکەم پێم وایە کەمتر دەبێت چونکە لەبیرمان نەچێت لایەنە سیاسیەکان و سیاسیەکان کارێکیان کردو لە عێراقدا ئەوەی سەردانی بەغدای نەکرد بێ ئەوە نەچبێتە ناو قوڵای لایەنە سیاسیەکان عێراق نازانی چێ دابشبوونێکی قوڵ لە نێواناندا هەیە چ بێ متمانەیەکی قوڵ لە نێوانیاندا هەیە بگرێت لە هەرێمی کوردستانی هەرێمێک 5 میلیۆن خەڵک بێ بم بارودۆخە بێکە دەبینین تا ئێستاش بارودۆخی بۆی کە لایەنە سیاسیەکان زۆر دوور لە یەکەوە ناتوان بگەنە ڕێکەوتن بۆ بەڕێدان لە ڕۆژی هەڵبژاردن بەیانی کۆبوونەوەیەکە لەگەڵ بلاسخار لە سەرۆکاتی هەرێم بۆ بابەتە بۆ یاسی هەڵبژاردنەکان لەبەرەوە خەڵکی متمانەیەکی تەواوی بەتەواوەتیان نییە بەڵکو بڵێن ڕێژەکە دادەبەزێ بەڵام نابێتەوەی کەوا خەڵک مقاطعی انتخابات بکە بە کولی من زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد عزیز کە بەڕێزیان شارەزا بوون لە کاروباری عراق ڕاستەخۆ بەڕێگەی سکایپەوە میوانی من بووی ماندوو نەبی خۆشەویستان سپاس بۆی وشکە تا ئێستا بین هەرمان